افیچرمه لدرسیما باکوری کردستانیه به تایبەتی جی لگوندی چمه لوی گوندی امی بحثا گرنگی و هبونا آشن آوی بکن به تایبەتی جیبونی گنم ام بحث بکن آشن وان گوندان ده سال نوتی ده به تایبەتی دما کو هاتن روخاندن یان جی هاتن راکرن اف گوند و گوندن دورو براوی به آشمان نوترین آشه کو لوی گوندی هبو تمنوی 300 سال بو او جی لسر دخوازا خلکین گوند شینین گوند کو او آش بین و جنکرن به چکرن با کو دیسان جی گنم خواه دناباوی آشی ده هور بکن والاتیه که وی گوندی کو ناوی محمد علی یلدزه افتش خسر سرسوی خدا کو باش بکه چه بکه وی آشی دیسا بگرین وکی بره نو جن بکه همو کسین کو بخوازن سوده جه گنم خواه ببینن بین وی آشی کو تمنوی سر به 300 سالیه به ویجا محمد خوشی دی بیجه کو از خوازم وید چی بکم ویکه بکم همو آشیم که هاتن خراب کرن نوجن بکن با کو ام بکار بین کار و پیشه باو و باپیرین خواه بپارزن و بردوام بکن لسر شپان دنوا فیچر امده امی بری خواه بزن درسمه و بزانه بین آش چواتی نپارستن دەرسیم یەکێکە لە پارێزگا دیارەکانی باکووری کوردستان. ئەم پارێزگایە بە چەم و بەندا و ڕووبارەکانی بەناوبانگە. دیارترینیان تافگەی مونزیر باڤایە. دەچینە گوندی چەم لە شارۆچکەی پەرتەکی دەرسیم. لەم گوندە چیرۆکی ئاشێکی ئاوی تەمەن 300 ساڵ دەگەڕینەوە. خەڵکی گوندەکە تازەیان کردوتەوە و کاری پێ دەکەن. Ez lavê hesî waşvancî me. Kalkî min jî waşvancî û kekî min jî waşvancî ye. Ez jî waşvancî me. Waş karxana xizir e evkê me ra, kültürê me ra. Karxana xizir e. İş yeri xizir e yani. Aş üretim e. Aş bereket e. Aş rızk e. Lima em li waşê ketine rê. Lima me waşko pêşta. Waşko genim go çünkü genim serê 4 kitavan e. Pir li atayê me serê 4 kitavan e dibûtin. Dima ku pir qîmetli ye. Dima ku heq e. Yani lima me waşko, lima me genim go. 3 salın em vî Anka Dersim ekoloji mücadele dikine. 3 salın em hevalan ra dajone heltinini bimbarak her mera çid dese em razine. Hakkı xara utri katine re yani. Riyama vay. ئاشی ئاو مێژێکی زۆر دێرینی لە دەرسیم هەیە. ئاشی ئاو لەم ناوچەیە زیاتر لە 300 ساڵە کاری پێدەکرێت. گەنمی پێدەهاردرێ و دەکرێنە ئارد. بۆ زۆر شتی دیکە بەکاردێت. فەتحی ئاسما ئەم ئاشەی لە باپیرانیەوە بۆ ماوەتەوە. خۆشحاڵە بە دووبارە کارکردنەوەی ئاشەکەی. واشە کۆڵکردمەیە خەراب بوو یەخمیش بوو 2 ساڵە ماوەت چێ کرد 2 ساڵە ویشە ڕۆژمشتە و وەستای میژی واپی مسافەیە ئەوین زەماندا خۆدانیێشە با تەرجمەی خۆ مەڵ واپی مسافە هۆکردن 2 ساڵە وی واشە دشکڵنی واردان تەمیز دەردەخەنی ناشەوتنی تۆرەی فابریکە ننن گرمه خواهی زاتن دوغال گرمه خواه داجونی خواه تینی خواه تمیز دکن تینو ویداره دیرنی دنیا ملت واش بر الویداره پرو روی ناله هفته ایشتانه واش اول کلی خراون یخموشی چون تانی وام موی وال دست مده موی واش ما چه کر چالشتانی بشکل نیست دونی یخمیش نوی بری باو کال کن کردی آینی مسئله یه میزنی دوام کنی دونی دوای چۆڵکردنی ئەم گوندە بەهۆی قەدەغەیات و چۆ لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو ئاشەکانی شتێک شکان و لە کار کەوتن.
ئەمەی گوندی چەم تاکە ئاشە چاکراوەتەوە. پێشتر تەنیا لەم گوندە 16 ئاشی ئاو هەبوون. ئەم دوێنێکۆ اون kültürê xwe sahip bûn, sahîb û kültürê dixwawin. Geçmişê sahîb hewayîrê dixwawin, geçmişê xwawin. Çuku geçmişê me tunun se her tiştekî me tunun. Geçmiş niha her tiştekî semeveke silindir tererî me paramparça dikerî. Em diwêne ku geçmişê me vaye işte. Xusirê mev kirin me zimanê xwe bile bîr kiriye. Her tiştekî me talan kirine. Em lima diwêne ku anka Dêrsim pêk kulê dixwe disa xwe nedonê. Yani pêşta em ê cutkarî pir qîmetli ye. Cutkarî, waş, heq pir qîmetli ye her dê de me re. Disa em diwêne ku vî üretim kültürünü waynenê roy dime ye. محەممەد یەڵدز ئاواتەخوازە گەنجانی ئێستا گرنگی بە کللتوری خۆیان بدەن و ئەم تاڵان کاریە کۆتایی پێبێنن. ئەیوب خان ئۆغڵو ئاشەوانێکی دیکەی دێرسیمە. 6 ساڵە هەوڵ دەدات بە پیتی زەویەکانی بمێنێ. سفتê bacirî ma qazanê Dêrsimdê genim rameyî hatê pertagedê لە شارۆچکەکانی کازانلار، پەرتەک، پولومور، ئۆڤاجیک، خوزات و مازگیرتی دێرسیم زیاتر لە 150 دۆنم زەوی کشت و کاڵی هەن تیاندا 4 جۆر گەنم دەچێنرێت. ئامانجمان بەهێزکردنی ئەو تۆوانەیە لە ڕێگەی پەینی سروشتیەوە. ئێمە پەینی کیمیایی و دەرمانە کشت و کاڵیە دەستکردەکان بەکار ناهێنین. هەموو شتێکمان سروشتیە و بەرهەمەکانیشمان هەر سروشتی و تەندروست دەبێت. Nakarı hani çiğdu temiz bir meydan. هەر کەسێک سەردانی ئاشە ئاویەکان بکات. لەلایەن ئاشەوانەکان بڕێک تۆبی گەنمی پێدەدرێ. داوایان لێ دەکەن بیچێنن بەوەی ببنەوە خاوەنی بەرووبوومی کشت و کاڵی سروشتی.